می کوردستان هاوڵاتیانی نیگەران کردووە بەو پێی کە هەندێک راپۆرت ئاماژە بۆ دەکەن ئەو تیشکە زیان بەخشانە لەسەر پێست وەروەها نەخۆشیەکانی پێست کاریگەری درێژماوەدا دەنێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم وەرزە بە تایبەتی لە وەرزی گەرما کە گەرمایەکی بێوێنە لە هەرێمی کوردستانیش هەیە. هاوڵاتیان چۆن دەتوان خۆیان بپارێزن، ڕێنمایەکان چین؟ بەڕێز دکتۆر هێمن زەمان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. دکتۆر هێمن ئەم کاتت باش. لە ماوەی ڕابردوودا چەند راپۆرتێک بڵاو کرانەوە لەوەی کە ئەم گەرمایی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە تیشکی سەروەنەوشەی زیان بەخش بە پێست دەگەێنێت. پێتان وایە هاوڵاتیان دەبێت لە بەرامبەرم گەرمایەدا چی بکەن و ڕێنمایەکانتان چییە؟ سڵاوتان لەبێت. سەبارەت بە کاریگەریەکانی گەرما و هەم خۆر لەسەر تەندروستی مرۆڤ و پێستی مرۆڤ کاریگەریەکی زۆری هەیە، ینی بە دوو ڕێگەی جیاواز کاریگەریەکان دروستەکە. یەکێکیان بەهۆی بەرکەوتنی تیشکی سەروەنەوشەیە کە ئەم کاریگەریە بیرمان نەچێت لە هەموو وەرزەکانە هەیە. واتە ئەگەر تۆ لە وەرزی زستانی شاخۆر لێت بات تیشکی سەروەنەوشەی کاریگەری ئەکات، هەرچەنە لە وەرزی هاوینە بەهۆی زۆرتر بەرکەوتنی خۆرەکە و کاریگەرەکەی زیاترە بێ، بەڵام بیرمان نەچێت ئەم کاریگەریە لە هەموو وەرزەکانە هەیە. لەناو ئەم تیشکانەی کە لە خۆرەوە کاریگەریان هەیە لەسەر تەندروستی پێستی مرۆڤ، تیشکی سەروەنەوشەیی بە تایبەت جۆری A و جۆری B کە هەردووکیان کاریگەری تەواو دروستەکەن. جۆری A ئەم جۆرەیانە کە تەواوی پێستەکانی قوڵ ئەڕوات، واتە چینی توێژ و بنتوێژی پێست ئەبرێت و دەورێکی گرنگی هەیە لەسەر تێکشکانی خەلای کۆلاجینی و لاستیکەکان، مەشوە ئاکات پێستی ئەو کەسە زوو پیر ببێت. لە هەمان کاتیش ئەم کەسانەی کە ئەسمەرن کە دەرەچەند ڕۆژانە ئەبینن کە زۆر ئەسمەر ئەبن، لە ماوەیەکی کورتە ئەسمەر ئەبن، هەموو کاریگەریەکەی بە هەمان ئەمە توشکی سەروەنەوشەی جۆری ئەیە. لە هەمان کاتە تیشکی سەروەنەوشەی جۆری بیمان هەیە کە ئەمە زۆر قوڵ ناڕوە لە چینە قوڵەکانی سەرەوە لە چینە سەطحەکانە کاریگەریەکە جێئهێڵێت، زیاتر ئەبێتە هۆی سووتانی پێست و ئەگەر کاریگەریەکەی زۆر بێت یاخود بەرکەوتنی ئەو کەسە زۆر بێت لە دوور مەودادا لەوانەیە بێتە هۆی دروستبوونی شەرپەنجەی پێست. ئەمە سەبارەت بە کاریگەری تیشکی سەروەنەوشەیی لەسەر پێست کە جێئهێڵێت. ئێمە لە هەمان کاتە بەهۆی بەرزبوونی پلەکانی گەرماوە لە وەرزی هاوینە کاریگەریەکی تر لەسەر پێست بەجێئهێڵێت، چونکە ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەبێتە هۆی بەفرۆچوونی برێکی زۆر لە ئاوش لەمەنی، تەنانەت هەندێک جار ئەبێتە هۆی ئەوەی کە بەڵانسی کانزاکانیش لە جەستەی ئەو کەسەیە تێک بات. بۆیە ئەم گەرمێ زۆرە ئەبێتە هۆی ئەوەی کە برێکی زۆر لە ئاوش لەمەنی بەفیرۆ بڕوات. ئەمەش وا ئەکات کە پێستمان وشک ببێت، تەڵخ ببێت، شەقشەق ببێت و ناشیرین ببێت. لە هەمان کاتە بەهۆی ئەم کاریگەری زۆر وشک بوونەوەی پێستە ئەبێتە هۆی چالاکبوونی چوری ڕژێنەکانی پێست بۆ ئەوەی برێکی زیاتر چوری دروست بکەن تاوەکو بەڵانسی بەفیرۆچوونی ئەم ئاوش لەمەنیە هاوسەنگ بکەنەوە، ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر پێستەکە وشک ببێتەوە، بۆی لە ڕێگەی زیادبوونی ئەم چوریەوە پێستەکە چەورتر ببێت. دکتۆر هێمن، کاریگەریە نەرێنیەکانی گەرماوە تیشکی زیانبەخشی خۆر زیاتر لە چه کاتێکی ڕۆژدا دەردەکەون؟ بەیانیانە دوانی ئۆڕوانە چه کاتێک زیاتر پێویستە هاوڵاتیان خۆیان بپارێزن دەرنەچن لە ماڵ بە تایبەتی؟ هەڵبەتە کاریگەریەکە بە بەرداوامی هەیە لە دەرکەوتنی خۆرەوە تاوەکو لە بەیانیانەوە تاوەکوی ئێوارە، بەڵام لە کاتژمێر دەیسەر لە بەیانی تاوەکو چواری عەسر ئەمە زۆرترین کاریگەری هەیە، چونکە پلەی گەرمی زۆر بەرزەبێتەوە و بەرکەوتنی تیشکی خۆریش لەم فترەیەدا وەکو تیشکی سەروەنەوشەیش کاریگەریەکەی زیاترە بێت. بۆیە پێویستە لەم کاتەیەدا دەرچوون یاخود بەرکەوتنی خۆر یاخود سەردانیکردنی ئەو شوێنانەی کە پلەی گەرمیتیاندا زۆر بەرزە یاخود سێبەریان تیانە بە دوورکەوین. باشە، بەکارهێنانی دژەخۆر یا و دەرمانانەی کە ڕۆژانە بۆ پێست باسی لێ دەکرێت ئایا دەتوانێت ڕێژەی ئەو زیانانە کەم بکاتەوە؟ ئێوە ڕێنماییتان چییە؟ هاوڵاتیان لەم کاتانەدا ئەگەر زەرور بێ لە ماڵ بچنە دەرەوە چی بەکاربێنن؟ چۆن پارێزگاری لە پێستیان بکەن؟ بەدڵنیاییەوە دژەخۆر کاریگەریەکی باشی هەیە، بەس بیرمان نەچێت ئەم دژەخۆرە ئەبێت هەموو دوو کاتژمێرێک دووبارە بکرێتەوە، نابێت تەنها بۆ دەموچاو بەکاربهێنرێت، بێت بۆ مەل بۆ دەست ئەو شوێنانەی کە بە دەرەوەیە ئەبێت دژەخۆر بەکاربهێنرێت. ئەگەر بکرێت جلوبەرگەکان داپۆشرا بێواتە بۆ نمونە تۆ لە جیاتی ئەوەی کە قەمیسێک یاخود تیشێرتێک لەبەر بکەیت، ئەوە قەمیسێکی قۆڵدرێژ لەبەر بکەیت تاوەکو قۆڵەکانیشت دا بپۆشێت، بەکارهێنانی کڵاو، بەکارهێنانی چەتر، ئەمانە هەمویان کاریگەری باشیان هەیە بۆەوەی کە
ڕاستەوخۆتەوە بۆ پارێزن لە بەرکەوتنی تیشکی سەروەنەوشەیی لە هەمان کاتە خۆپاراستن لە گەرمێ زۆرەکە لەوەی کە تۆ نەچیتە شوێنەکەەوە کە پلەی گەرمی تایدا زۆر بەرز بێت شوێنە فێکەکان هەڵبژێریت بەرسێبەر هەڵبژێریت فێنکەرەوەیەک هەبێت چکە بە فێرەوچوونی برێکی زۆر لە ئاوش لە منیەکان کاریگەریەکی تەواو خراپێ بێت لەسەر تێکچوونی پێست زیاتر تێکشکانی خلایی لاستیکەکانی پێست و کەمکردنەوەی لاستیکی پێست زووتر پیربوونی پێست هەروەها بە تایبەتی و کەسانەی کە معڕەزن بۆ ئەوەی کە تووشی زیبکە و هەوکردنی سەلکی مۆکان ببن دەرەنجامی زۆر ئاڕەخکردنەوە و ئاکات کە چوری ژێنەکان چالاک ببن و بڕێکی زۆر لە مادەی چوری و سیبەم دروست بکەن ئەمەش و ئاکاتە و کەسە تووشی زیبکەیەکی زۆر ببێت یا تووشی هەوکردنی سەلکی مۆکان ببێت کە بە هەمان شێوەی زیبکە دەرەکەوێت لەبەرەوە کەسانە ئەبێ زیاتر خۆیان لە ئاڕەخکردنەوە و شوێنە گەرمەکان زیاتر بپارێزن. من هەموو ئەو نیشانانەی کە ئێوە ئێستا باسان لێوە کرد ئایا نیشانەی مەترسیدارن بۆ ئەوەی کە مرۆڤ هەست بکات تووشی نەخۆشیەکی پێست بووە یا کاتین بەهۆی گەرماوە دواتر چارەسەر دەبن چەند نیشانەیەک مەترسیدارە لە پێستا ئەگەر وەرزی گەرمادا ببینرێت؟ یەکێک لەو حاڵەتانەی کە لەوانەیە ئەم کەسە ناڕەحەت بکات بریتە لە حاڵەتی ڕوودانی گرمەژنە ئەوەیە کە بەهۆی بەرزبوونی پلەکانی گەرماوە ئەو کەسە ئارەقێکی زۆرە کاتەوە ئارەق ڕژێنەکانی فریای ئەوە ناکەوێت کە ئەم ئارەقە زۆرە بکاتە دەرەوە ئەم ئارەقە لە ناو پێستیدا لە ناو ئارەق ڕژێنەکانەوە کۆ ئەبێتەوە دەبێتە هۆی دروستبوونی بڵقێکی زۆر لەسەر پێستی ئارەق ڕژێنەکان ئەکشێن و گەورە ئەبن بە شێوەی بڵق یاخود بە شێوەی زیبکە لەسەر پێست دەرەکەوێت ئەگەر بێت و بە تایبەتی لە مناڵانە لەوانەیە ناڕەحەتی بکات تەنانەت جاری وا هەیە ئەگەر بە شێوەیەکی بەرفراوان بگرێتەوە لەوانەیە مەترسیشی بۆ دروست کات ئەگەر فریای نەکەوێت و چارەسەری بۆ نەکرێت لە گەورەشە بە هەمان شێوە لەوانەیە بەهۆی زۆر وشک بوونەوە بە فێرۆچوونی برێکی زۆر لە ئاوش لەمەنی مەترسی لەسەر ژیانی ئەم کەسە دروست بکات ئەگەر بێت و فریای نەکەوێت و چارەسەری پێویستی بۆ وەرنەگیرێت. بەڵێ زۆر باش زۆر سپاس بەڕێز دکتۆر هێمن زەمان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24.